بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سەروەرمان سەڵ الله عەلەیه وسەلەم کە مرۆڤی هاوسەنگی بوو، یەکێک لە گرنگترین ڕێکارەکانی ئەوە بوو ئەو سیستەمە دنیاییەی بنیاتینە لەسەر بناغەی خۆ ئامادەکردن بۆ لێپرسینەوەی دواڕۆژ بوو. ئەم ژیانە لە ڕوانگەیەکەوە پێشەچی دواڕۆژە، کێڵگەیەکی ئامادەسازیە بۆ دواڕۆژ و دەرفەتێکە بە مرۆڤ دراوە تا مۆم و مەشغەڵی دواڕۆژ لە دڵیدا هەڵبکات. هەر لەبەر ئەمەشە کە بە ئێرە وتراوە یەوم الدونیا و بەولاژ وتراوە یەوم الئاخرە. ئەو کارانەی لەم دنیایەدا ئەنجام دەدرێن بۆ ئەو دنیای دیکەیە کە لە داهاتوودا لەدایک دەبێت. بەڵێ، پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیه وسەلەم ئەم وانەیەی بە هەمووان فێر کردووە تا دڵنەوایی ببەخشێت بە دەروونەکان و مەشغەڵی تێگەیشتنیان تێدا هەڵبکات. دڵی هاوڵانی ئەو ئازیزەوەها لێوان لێو بوون لە باوەڕ بە دواڕۆژ کە دنیایان بەڕادەیەک لەلا سووک بوو، هەروەک بڵێیت کە چاوانیان هیچ شتێکی دنیایی نەدەبینی. ئەمەش یەکێکە لە نمونەکان. سەلەمە ڕزای خوای لێبێ دەجێڕێتەوە دوو پیاو هاتنە لای پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیه وسەلەم سەبارەت بە ماڵێک کە لە نێوانیاندا بوو کێشەیان هەبوو. هەر یەکێکیان بانگەشەی ئەوەی دەکرد کە خاوەن مافی زیاترە. پێغەمبەری خوش باش ئەوەی گوێی لێگرتن فەرمووی: إنكم تختصمون إلي وإنما أنا بشر ولعل بعضكم أن يكون ألحن بحجته من بعض وأنا أقضي بينكم على نحو ما أسمع فمن قضيت له من حق أخيه شيئا فلا يأخذه فإنما أقطع له قطعة من النار. منیش وەک ئێوە مرۆڤم، ئێوە کە کێشەکانتان دێننە لای من، ڕەنگە یەکێکتان بە شێوازێکی جوانتر ئەو بەڵگەیەی کە پێیەتی دەری ببڕێت لەویتر. منیش بە گوێرەی ئەوە ڕەنگە دادوەریەکتان لە نێوان بکەم. جا ئەگەر لە دادوەریەکەی مندا مافی برایەکتان کەوتە لای ئەوی ترتان، ئەوە وەری مەگرن، چونکە ئەو کەسەی مافی براکەی بخوات لە دواڕۆژدا پارچەیەک لە ئاگری بۆ دەبڕدرێتەوە. پاش ئەم قسانە دوو هاوڵەکە دەستیان کرد بە گریان. هەر یەکێکیان بەوی تری دەوت: بەشەکەی منیش بۆ تۆ. پێغەمبەری خوش سەڵ الله عەلەیه وسەلەم پێی فەرموون: أما إذ فعلتما ما فعلتما فاقتسما وتوخيا الحق ثم استهما ثم تحالا. بڕۆن ماڵەکە لە نێوانتاندا بە دادپەروەریدا بەش بکەن و پاشان تیر و پشک بکەن لە نێوان خۆتاندا. هەر کەسێک هەر کوێی بۆ دەرچوو با پێی ڕازی بێت و پاشانیش گێردنی یەکدی ئازاد بکەن. وەک دەبیندرێت ژیان لە سایەی باوەڕهێنان بە دواڕۆژەوە بەم شێوەیە ڕێک و دروست دەبوو. ئەمە ژیانێکی هێندە ڕێک و پێک بوو کە تاگ لەبەر ئەو گوناهەی ئەنجامیدا بوو خۆی دەبەستەوە بە پایەیەکەوە و هەتا ئەو کاتەی فەرمانی لێبوردنی لەلایەن پەروەردگارەوە بۆ دەردەچوو بەم شێوەیە خۆی ساز دەدا. بۆ نمونە، ئەم بابەتە هێندە بە جددی وەرگیرا بوو کە ئەو هاوڵانەی باوەڕیان وەها بوو گوناهەکانیان تەنها بە ڕژانی خوێنی شەهیدیان پاک دەبێتەوە، بێ هیچ دوو دڵیەک گیانیان لە ڕێگەی خوادا دەبەخشی و بۆ خواردنەوەی شەربەتی شەهادەت و بە پاچی ڕۆیشتن بۆ دواڕۆژ لە ڕێی ئەو خوێنەوە کە لێیان دەڕژا هەوڵیان دەدا. سعدی کوڕی ڕەبیع کاتێک لە دامەنی ئوحوددا ڕۆحی ڕادەستی خوا دەکرد، گوێی لە چرپەی دەنجی محەممەدی کوڕی مەسلەمە بوو کە سڵاوی لە پێغەمبەری خواوە بۆ هێنابوو. لە بەرامبەر ئەمەشدا سعدی کوڕی ڕەبیع دەیوت: لە منەوە سڵاو بە پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیه وسەلەم بگەێنە، سوێن بەخوا لەو دی و ئوحودەوە بۆنی بەهەش دەکەم. بەڵێ، مەگەر چ شتێک جگە لە باوەڕهێنان بە ڕۆژی دوایی دەتوانێت لە ساتە وەختی مردنیشدا ئەم خۆشحاڵیە بە مرۆڤ بچێژێ؟ چ ڕێکارێکی مرۆیی دەتوانێت ئەم خۆشبەختی و خۆشنودیە پێشکەش بە تاک و خێزان و کۆمەڵگە بکات؟ ئێستاش بۆ ئەوەی بە تەواوی تێبگەین لەوەی پێغەمبەری مەزنی جێشانازی گردوون چۆن لە بواری باوەڕ بە ڕۆژی دواییدا ئومەتەکەی پەروەردە کردووە، چەند نمونەیەک لەو مرواری و مەرجانانە دەهێنینەوە کە لە زاری پیرۆزیەوە دەرچوون. پێغەمبەری خوا سەڵ الله عەلەیه وسەلەم دەفەرموێت: إنكم تحشرون يوم القيامة حفاة عراة عرلا
ئەی مرۆڤەکان، ئێوە بە پێی پەتی و بەڕووتی و سونەت نەکراوی حەشر دەکرێن، واتە ئێوە بەگەردی لە بنەڕەتیەکان و ڕۆح و جەستەتانەوە هەموو کۆ دەکرێنەوە و زیندوو دەکرێنەوە، دەخرێنە بەر لێپرسینەوەیەک کە هەم جەستە و هەم ڕۆحتان دەگرێتەوە، بۆ بینینی ئەو بەهەشتەی لە ویژدانتاندا هەستان پێکردووە و نەتان بینیوە، لەو دی و ئەمەشەوە بۆ بینینی ئەو مەولایەی بینەری جیلوەکانی بوون و بەڵام نەگەیشتونە حەقیقەتەکەی حەشر دەکرێن. لە بەردەوامی فەرمودەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت: وكنت عليهم شهيدا ما دمت فيهم فلما توفيتني كنت أنت الرقيب عليهم وأنت على كل شيء شهيد إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. جایەکەم کەس لە ڕۆژی دواییدا کە جلی لەبەر دەکرێت حەزرەتی ئیبراهیمە. لەو ڕۆژەدا کۆمەڵێک کەس لە ئومەتەکەم لای چەپیان گیراوە و دەهێنرێن، منیش دەڵێم پەروەردگارە، ئەمانە هاوڵانی منن. لە وەڵامدا پێم دەوترێت ئەی موحەممەد، تۆ نازانیت ئەوان لە پاش تۆ چ کارێکیان ئەنجام داوە. منیش ئیدی هەروەک بەندە چاکەکەی خوا حەزرەتی ئیسا دەڵێم من شاید بووم بەسەریانەوە هەتا لە ناویاندا بووم. ئینجا کاتێک گیانی منت کێشە، ئیتر ئەوە هەر خۆت چاودێر و ئاگادار بوویت لێیان و هەر تۆ شایەتیت بەسەر هەموو شتێکەوە. جا ئەگەر ئەشکەنجەیان بدەیت لەسەر لادان و تاوانیان، ئەوە بەڕاستی بەندەی خۆتن و ئەگەر لێشیان خۆش بیت، ئەوە بەڕاستی تۆ خۆت خوایەکی باڵادەست و دانایت، دەزانیت چێ شایستەی لێخۆشبوونە. لە فەرمودەیەکی تردا کە تەبەرانی لە ئەنەسی کوڕی مالیکەوە ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوەیە دەفەرمێت: لم يلق ابن آدم شيئا منذ خلقه الله عز وجل أشد عليه من الموت ثم قال إن الموت أهون مما بعد وإنهم ليلقون من هول ذلك اليوم شدة حتى يلجمهم العرق حتى لو أن السفن أجريت فيه لجرت. لەو ڕۆژەوە پەروەردگار ئادەمی زادی دروست کردووە لەگەڵ هیچ ڕووداوێکی سەختتر لە مەرگ ڕووبەڕوو نەبووەتەوە. مەرجیش بە گوێرەی ئەو شتانەی پاش مردن دێن ئاسانترە. ئەو ڕۆژە تووشی سەختی و ناڕەحەتیەکی وەها دەبن کە هەتا چەناگەیان لە ئارەقەی خۆیاندا نقم دەبێت. دەریایەکی وەها لە ئارەقەکەیان دروست دەبێت کە کەشتی دەتوانێت تێیدا مەلە بکات. لەم فەرمودەیەشدا کە بوخاری و موسلیم لە ئەبوو هورەیرەوە ڕیوایەتی دەکەن، وەک بڵێیت ئەم فەرمودەیەی سەرەوە زیاترشی کراوەتەوە: يحشر الناس على 3 طرائق راغبين راهبين 2 على بعير 3 على بعير 4 على بعير 10 على بعير وتحشر بقيتهم النار تقيل معهم حيث قالوا وتبيت معهم حيث باتوا وتصبح معهم حيث أصبحوا وتمسي معهم حيث أمسوا. مرۆڤەکان لە ڕۆژی دواییدا لەسەر 3 حاڵ و شێواز حەشر دەکرێن. دەستەی یەکەمی ئەمانە ئەو مرۆڤانن کە لە دنیادا توانیویانە هاوسەنگی نێوان ترس و ئومێد بپارێزن. ئەوانن کە ناخیان هەموو ساتێک لێوان لێوە لە یادی خوا و کارەکانیان بە گوێرەی هەست و ئامادەسازی بۆ لێپرسینەوەی دوا ڕۆژ ڕێک دەخەن. ئەوانن کە تەنانەت لە بەرامبەر ئومێد بەرترین ڕووداوەکانەوە ئومێدەواری ڕەحمەتی جەنابی حەقن. ئەوانن سەرباری ئەو پەڕی لە خواترسانیان ناکەونە نێو ئەو ڕەشبینی و نائومێدیەی دروشمێکی کافرانە و بەم شێوەیە لە نێوان ترس و ئومێددا ژیانیان دەبەنە سەر. دەستەی دووەمیش ئەوانن کە بۆ چوونە بەهەشت بە 2 کەس و 3 کەس و 4 کەس تەنانەت بە 10 کەسەوە سواری یەک ئاژەڵ بوون. ئەم هەموو کەسە سواری یەک ئاژەڵ دەبن و لەگەڵ کەوتن و هەستانەوەدا هەوڵ دەدەن بڕۆنە خزمەتی جەنابی حەق،
هەروەک چۆن لێرە هاودەم لەگەڵ کەوتن و هەستانەوە دەڕۆن و بەسەرپێچی و تاوانەکانیان ڕوو لەسەر زەوی دەکەون، لەوێش هەر بەدەم کەوتن و هەستانەوە ڕێدەبڕن. هەرچی دەستەی سێیەمیشە ئەوا دۆزەخ بەرەو خۆی دەیانداتە بەر، بەهۆی ئەو پریسکانەی لە دۆزەخەوە دێن ڕێگەیەکی ناچاری دەگرنە بەر. گەربیانەوێت خەوی نیوەڕۆ بکەن، دۆزەخیش لەگەڵیاندا سەرخەو دەشتێنێت. کەی شەوی ئەوان بێت، دۆزەخیش لەگەڵ ئەواندا شەوی دەست پێ دەکات. کەی ڕۆژیان لێ ببێتەوە، دۆزەخیش لەگەڵ ئەواندا ڕۆژێکی نوێ دەست پێ دەکات و هەروەها کەی ئێوارەیان بەسەردا بێت، دۆزەخیش لەگەڵ ئەواندا دەست بە ئێوارە دەکات. چونکە ئەوان لە ڕۆح و ویژدانیاندا تۆوی دۆزەخیان بەم شێوەیە هەڵگرت و لەگەڵ تۆوی دۆزەخدا شەویان بەڕێ کرد و ڕۆژیان کردەوە. هەر بۆیە چۆن ژیاون هەر بەو شێوەیەش مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ئەم تۆوە هەروەک درەختێک نەشونما دەکات و بە هیچ شێوەیەک یەخەیان بەرنادات. بەڵێ، پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لەڕێی ئەم وانانە و وانە هاوشێوەکانیەوە ئوممەتەکەی لە نێو هەستێکی پتەوی باوەڕ بە دوا ڕۆژدا پەروەردە دەکات. بە تایبەتیش هاوڵانی سەردەمی خۆی لە سایەی ئەم وانانەوە هەروەک ئەوەی لەو دیوی پەردەوە دۆزەخ بەو پەڕی ترسناچیەوە و بەهەشتیش بەو پەڕی ڕازاوەییەوە ببینن دەجوڵانەوە. بەڵێ، تاقانە چارەی بەسەربردنی ژیانێکی پڕ ئیستیقامەت و فەزیلەتمەندانە پەروەردەبوونە بەم پەروەردەیە و کردنی ژیانی دواڕۆژە بە بەشێک لە خۆڕەوشتی کەسی لەم دنیاەدا. بە پێچەوانەوە ناکرێت بیر لە بوونی فەزیلەت و ئیستیقامەت بکرێتەوە لە لای ئەو تاکانەی باوەڕیان بە دواڕۆژ نییە و لە نێو ئەو کۆمەڵگانەدا کە لەم تاکانەوە دروست دەبێت. ئەگەر لە لای ئەوان نیشانەیەک لەم فەزیلەتە دەبینرێت، ئەوە تەنها ئەو فەزیلەتەیە کە لەلایەن جەنابی حەقەوە لە نێو گەوهەر و تۆوی فیترەتی مرۆڤایەتیاندا دانراوە. بەهۆی ئەوەشەوە کە لە فیترەتیاندا دانراوە ناگونجێت پێچەوانەی بجوڵێنەوە. هەر ئەم نەگونجانەشە وای لە ئەوان کردووە کاری فەزیلەتمەندانەی لەم شێوەیە ئەنجام بدەن. ئەمەش هیچ کاتێک لە ئاستی ئەو فەزیلەتەدا نییە کە لە ڕێی هەوڵدان و دەستخستنەوە بەدەردەکەوێت.